خۆشەویستان لە تەوری دوین بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامین دیارە ئەو بابەتەی کە ئێمە ئەمڕۆ هەڵمان بژاردووە گفتوگوی لەبارەوە دەکەین بابەتێکی تەندروستیە ئەوش پرسی تێچووی جوانکاری ددانە و دەمەوێت ئەم بابەتە کە دەڵێن جوانکاری ددان لە تەواوی جیهاندا دەستکاریکردنی ددان بە هەموو جۆرەکانیەوە گەر تەنانەت دانێکیشمان ئازاری هەبێت و بمانێت دەری بێنین ئەمە لە تەواوی جیهاندا لە ڕۆی یاساییەوە لە ڕۆی کاری پزیشکیەوە بە جوانکاریدا دەنرێت من دەمەوێت ئەمە وەربگرم لە پزیشکە پسپۆڕەکەمان تا چەند لە کوردستاندا دەستکاریکردنی ددانەکان جا با هەر هۆکارێک بێت دەچێتە چوارچێوەی جوانکاریەوە تا چەند لەو چوارچێویشدا مامەڵەی لەگەڵدا دەکرێت و دواتر دێمە سەر تێچووی ئەو جوانکاریە خودت ئەو دەستکاریکردنی ددان کە دەکرێت بۆ هاوڵاتیان تا چەند کواڵەتی ئەو مادانەی کە بەکار دەهێنرێت لە تەواوی جیهاندا ئەوە ڕەچاو دەکرێت کە ستاندارد بێ کواڵەتێکی باش بێ لە کوردستاندا ئەم ستانداردی و کواڵەتیە باشە تا چەند ڕەچاو دەکرێت جۆری خراپ گەر هەیە بۆشی لە کوردستاندا بەکار دێنرێت پزیشکانی پسپۆرت تا چەند ڕۆڵیان هەیە یاخود دەورە بینن لەوەی کە کارێکی جوان بۆ هاوڵاتیان بکەن تەمەنە جیاوازەکان تەچەند کاریان بۆ دەکرێت و لەسەر چ بنەمایەک دەستکاری ددانی کەسەکان دەکرێت بە پێی تەمەن دیارە من پرسیارەکانم چڕ دەکەمەوە پرسیاری زیاتر لە میوانەکەم دەکەم کە دکتۆر دانا بەرزنجیە پزیشکی جوانکاری ددانە و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەم تەوری بەیانی باش کوردستانە دکتۆر دانا بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بزانم لە جیهاندا بە چی دەوترێت بە چ جۆرە دەستکارێکی کردنێکی ددان دەوترێت جوانکاری سەرەتا بەیانی ئێوە و بینێرانی بەڕێزیش باش ئەمە لە جوانکاری ددان کۆمەڵێک ڕێکاری خۆی هەیە کە چارەخوازێک سەردانی پزیشکی ددان دەکات بە مەبەستی جوانکردنی جوانکاری ددان لەوانەیە ددانەکانی ڕێک بێ تەنها بە سپیکردنەوەی ددان یاخود بە ئەنجامدانی لێیزەر بۆ سپیکردنەوەی ددان ئەوە جوانکاری ددان بۆ ئەو چارەخوازە ئەنجام بدرێت یاخود ناڕێکی لە ددانەکانی هەیە ددانەکانی تەندروستە لە ڕووی کلۆری و لە ڕووی چارەسەری ڕەجی ددان و لە ڕووی تەندروستێکی پووکەکەی تەندروستێکی باشی هەیە کە لەو ڕوانەوە گونجاوە تەنها بە ڕێکردنەوە دانانی تەل بۆ ددانەکان بۆ ماوەیەکی دیاریکراو کە پزیشکەکە خۆی دیاری دەکات ئەوە جوانکاری ددانی بۆ ئەنجام دێت یاخود تەنها دەبینین چارەخواز هەیە لە حاڵەتی پێکەنین لە ددانێکی ڕێکی جوانی هەیە لە کاتی پێکەنیندا کەمێک بەشێک لە پووکەکەی بە دیار دەکەوێت کە ئێمە وەکو پزیشکانی ددان پێ دەڵێن گەمی سمایل ئەوە بە بڕینی 2 بۆ 3 ملیم جوانکاری ددانی بۆ ئەنجام دەدرێت یاخود جۆرە باوەکەیان کە خەڵک ئێستا زۆر پەنای بۆ بردووە کردنی هۆڵی سمایڵە کە لەو کاتەیە پزیشک دەتوانێت هێڵکاری و فۆرم و هەروەها ڕنگ و هەروەها ڕاستکردنەوەی ددانەکانیش ئەنجام بدات بۆ چارەخواست باشە دکتۆر دانا دەزانین کە لە تەواوی جیهاندا تەنانەت دەرکردنی ددانێکیش لە ڕووی هەموو یاسایەکی پزیشکیەوە بە جوانکاریدا دەنرێت دەمێ بزانم لە هەرێمی کوردستاندا دەستکاریکردنی ددان بە هەموو جۆرەکانیەوە دەچێتە چوارچێوەی جوانکاریەوە یاخود نا بەڵێ دەستکاریکردنی ددانەکان کە تۆ مەسەلەن چارەخواز هەڵدەستێ بە گۆڕینی مەسەلەن شێوازی پێکەنینی یاخود هێڵکاری ددانی ئەوە دەچێتە قاڵبی جوانکاری ددانەوە جا بە هەموو جۆرەکانیەوە بە تەنها بەکردنی لێزێرێک یاخود بەکردنی هۆڵی سمایلێک هەمووی پێی دەوترێت ئەگەر دانەکە خۆی نەخۆش بێت و کلۆر بوو بێت ئەوش دەچێتە ئەو چوارچێوەیەوە
بەڵێ ئەگەر مەسەرەن ئێمە زۆر کات هەیە مەسەرەن لەبەر خراپی تەندروستی ددانی چارەخواز ئێمە کۆمەڵێک پێویستی بە کۆمەڵێک کارکردن هەیە لە پێشدا پێویستە کاری لەسەر پوکەکەی بکرێت تاکو پوکێکی تەندروستی بۆ بەردەست بکرێت یاخود هەز دەستین بە پڕکردنەوە یاخود چارەسەری ڕەجی ددان بۆ ددانەکان لە دواییداکردنی جوانکاری بووی. باشە دکتۆر دیارترین جوانکاریەکان کە لێسادا لە کوردستان هاوڵاتیان ئەنجامی دەدەن و ئێوە پزیشکانی پسپۆڕیش ئەنجامی دەدەن خۆی لە چیا بینێتەوە؟ ئەوەی کە ئێستا زۆر باوە لە ناو خەڵکی کردنی هۆڵسمایلە بەڵام ئەوە کە پێویستە چارەخواز بیزانێت کردنی هۆڵسمایل بۆ هەموو ددانێک نابێت بۆ هەموو تەمەنێک نابێت یاخود بۆ هەموو کەسێک گونجاو نییە. ئێمە زۆرێک لەو کەسانی کە سەردانمان دەکەن داوای کە هۆڵسمایل دەکەن پوکەکەی یاخود ددانەکانی یاخود تەمەنەکەی ڕێگرێت لە کردنی هۆڵسمایل. ئێمە پێویستە لە کردنی هۆڵسمایل هەروەکو کە خەڵک دەزانن یاخود چارەخواز دەزانن پێویستە توێژاڵێکی تەنک لەسەر ددانەکانی چارەخواز هەڵبگیرێت ئەوە بە باش یان بە خراپ ئەو توێژاڵە دەبێت هەڵبگیرێت کە ئەوە ئەگەر نەخۆشەکە گونجاو نەبوو بۆ ئەو تریتمنتە پێویست ناکە ئەنجامی بدات. باشە دکتۆر زۆرترین تێچوو کە بۆ ئەنجامدانی جوانکاریکی ددان ئەنجام دەدرێت چ جۆرە جوانکاریەکە و دیارترین جوانکاریش کە دەکرێت خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ خۆی ئەوەی جوانکاری کەوتمان ئێستا زۆر دەکرێت هۆڵسمایل هۆڵسمایل بەڕاستەکەی تێچووی جیاوازی هەیە لە تەنها لەوانەیە بۆ ددانێک بکرێت ئێمە کە هۆڵسمایل ئەنجام دەدەین بەکردنی ڤنیر کە ئەویش توێژاڵێکی تەنکە لەسەر دیوی ددانەکە لا دەبرێت ئەو پێی دەگوترێت ڤنیر. ئێمە لەکردنی ڤنیر بۆ کۆمەڵێک ددان کە هەڵسین بە گۆڕینی هێڵکاری ددانەکە و ڕەنگی ددانەکە لە کۆتاییدا شێوازی پێکەنین و قسەکردن و دەرکەوتنی ددانەکان بە ڕێژەی گونجاو لەگەڵ هێڵکاری لێ و هەروەها فۆرم پرۆفایلی دەمچاوی نەخۆش و ڕەنگی پێسی نەخۆش ئێمە ئەوە پێی دەگوترێت هۆڵسمایل. ئێمە لەکردنی هۆڵسمایل پێویستە کۆمەڵێک فاکتەر هەیە کە ئێمە لەکردنی هۆڵسمایل ڕەچاوی بگرین ڕەنگی پێسی نەخۆشەکە ئێستا زۆرێک لە پێیان خۆشە پێشکردنی هۆڵسمایل کە بیف ئافتەری خۆیان ببینن یاخود لەسەر ڕسمی خۆیان دەستکاری ددانەکانیان بکرێت کە ئەو ڕەنگەی کە گونجاوە لەگەڵ دەم و چاویان هەڵبژێرێت یاخود ئەو ستایل و کە کۆمەڵێک ستایلمان هەیە لەکردنی هۆڵسمایل بۆی دابێت تاکو ئەو گونجاوترینیان هەڵبژێرێت. ئەو هۆڵی سمایلەیە کە کەسەکان خۆیان دەیانەوێت دەمەوێت بزانم تا چەند ڕەچاوی خواستی کەسەکان دەکەن بۆ هەڵبژاردنی هۆڵی سمایلەک و دەستکارکردنی ددانی ئەو کەسانە و تا چەند پشت بە زانیاری و شارەزایی خۆشتان دەبستن لە بابەتەکەیە جۆرە فەیسێکەیە جۆرە ڕوخسارێکەیە چ جۆرە شێواز و ستایلێکی لەگەڵدا دەگونجێت لەگەڵ جۆرێکی دیکەیە ڕەنگە جیاوازیە بێت کە ئەگەر بوش بێت بە مۆدێل. بەڵێ ئێمە کە باسی جوانکاری ددان دەکەین لە کۆتاییدا ئەو جوانکاریە بۆ چارەخواز دەکرێت بۆیە پێویستە ڕێی چارەخواز ڕێیەک بێ کە لە سەرەتا و لە کۆتاییدا گوێ لێ بگیرێت و ئێمە خاڵی گرنگ لەسەر ئەو ڕێیەی چارەخوازەکە دروست دەکەین. ئێمە بۆ نمونە دەتوانین مەسەلەن پێشنیازی کۆمەڵێک خاڵ و کۆمەڵێک پێشنیازی بۆ بکەین کە لە جوانی ئیشەکە کۆتایی پێبێت بەڵام چارەخواز کە ڕەتی کردو ئێمە من وەکو پزیشکێ ڕازی نیم ئەو خاڵانەی بۆ بکەم. ئێمە لە هەڵبژاردننی پرۆفایلی دەمچاوی نەخۆش
بە تەنسیقکردن لەگەڵ ددانەکانی لەگەڵ هێڵی ناوەڕاستی دەمی لەگەڵ هێوری ناوەڕاستی سەری هەروەها ئەو کۆمەڵێک خاڵمان هەیە کۆمەڵێک کە ئێمە لە جوانکاری ددان پشتی پێدەبستین کە ئێمە پزیشکێتی ددان لە هەولێر یاخود لە سلێمانی یاخود لە یابان یان لە هەر شوێنێکی جیهان ئێمە کۆمەڵێک ستاندەرات هەیە لەسەری دەڕێن ئەو ستاندەرانە دەتوانین مەسەرەن وێنەیەکی کۆتا بۆ نەخۆشەکە بچێشین لەو وێنەیەدا کە نەخۆشەکە بتوانێت جوانکاری یاخود گۆڕینی پێکردنەکەی خۆی تێدا ببینێتەوە. باشە دکتۆر دەمەوێت هەر لەسەر بابەتی هۆڵی ئیسماعیل پرسیارەکانم تاو بکەم ئاراستەی جەنابەتی بکەم دواتر دێمە سەر بابەتەکانی دیکە و جوانکاریەکانی دیکە کە لە چوارچێوەی دداندا دەکرێت دەمەوێت بزانم هۆڵی ئیسماعیل بە دیاریکراوی لە چ تەمەنێکەوە بۆ هاوڵاتیان ئەنجامەدرێ. بەڵێ خۆی لە ڕووی زانستیەوە هۆڵی ئیسماعیل لە دوای تەمەنی 18 ساڵیەوە دەکرێت کە کاتێک کە مرۆڤ گەشەی تەواو دەبێت و هەروەها جوڵەی ددانەکان تەواو دەبێت تاکو ئەو تەمەنەی کە ددانەکان ڕێگە پێدراوە بۆ کردنی هۆڵی ئیسماعیل کە دەبێت ددانێکی تەندروست و پوکێکی تەندروستی هەبێت. باشە دکتۆر ئەو کەسانی کە گرفتیان هەیە بۆ تەمەنی کۆتاییەکەی دیار نییە ینی باشە دکتۆر بەدەر لەو کەسانی کە هەر تەنها بۆ ئەوەیە زۆر جار کەسەکان گرفتێکی واژ لە ددانەکانیانیانە تەنها دەیانەوێت شێپی فەیس و ڕوخسار و ددانەکانیان بگۆڕن بەڵام ئەو کەسانی کە گرفتێک هەیە یاخود شێواویەک هەیە لە ڕوخساریانە لە ددانەکانیانە ئەمانە لە چ تەمەنێکەوە دەتوانن دەستکاری ددانەکانیان بکەن و دیارترین چارەسەریەکان بۆ ئەو کەسانی کە گرفتیان هەیە خۆیان لە چیدا دەبینێت چونکە زۆر جار بیستومە کۆمەڵە کەسانی کە گرفتی مەڵاشیان هەیە زۆر جار هۆڵی ئیسماعیلیان بۆ ناکرێت دەمەوێت ئەمە لە زاری پزیشکێکی پسپۆرێک و جەنابتەوە بزانم. بەڵێ کۆمەڵێک کێشە هەیە مەسەلەن لەگەڵ کردنی هۆڵی ئیسماعیل بۆ هەموو حاڵەتێکە کرێت تەنها ئەوەیە زۆر جار هەیە کە هەندێک حاڵەتی مەسەلەن لەو حاڵەتانە هۆڵی ئیسماعیلەکە جوان دەرناچێت لەو حاڵەتانە ئێمە پێ دەڵێن پرۆتروژن ئۆف ماکسیلا یعنی لەو حاڵەتی کە شەویلاجی سەرەوەی نەخۆش بە شێوەیەکی زۆر بەرچاو دێتە دەرێ یاخود لە حاڵەتی مەسەلەن ئەوەی کە شەویلاجیان تەسکە مەڵاشیان قوڵە لەو حاڵەتەیە هۆڵی ئیسماعیل جوان دەرناچێت پێویستە چارەخواز کۆمەڵێک پزیشکی کە ببینێت کە بۆ نمونە پزیشکی ڕاستکردنەوەی ددانە یاخود پزیشکی تایبەت بە نەشتەرگەری دەم و ددان تاکو بتوانێت ئەو کێشانەی چارەسەر بکات بۆ نمونە ئەگەر چارەخوازێکمان هەبوو لە حاڵەتی بوونی شەویلاجی لە حاڵەتی هاتنە پێشەوی شەویلاجی سەرەوە پێویستە ئەو چارەخوازە دکتۆریی ڕاستکردنەوەی ددان ببێنێت تاکو بتوانێت ئەو ددانانەی بە شێوازێکی بەرچاو بیباتە پشتەوە لە دواییدا سێری ئەنجامەکەی دەکرێت ئەگەر پێویست بکات حالەی پزیشکێکی نەشتەرگەری ڕوو شەویلاگ دەکرێت بۆ تاکو بە نەشتەرگەری ئەو شەویلاگەی بۆ بنەداوە لە دواییدا دەتوانێت هۆڵی ئیسماعیلی خۆی ئەنجامدات. ئێمە لە هەندێک حاڵەتی تایبەتمان هەیە دەتوانین هەڵدەستین بە ئەنجامدانی هۆڵی ئیسماعیل بۆ ئەو کەسانەی کە ئەگەر ددانەکانیان بە شێوەیەکی زۆر لە دواوە بێت یاخود بۆشایەتێکی کەم لە مابینی ددانەکانیان هەبێت و هەروەها سپەیسێکی کەم هەبێت لە مابینی کۆنتاکتی شەویلاجی سەر و شەویلاجی خوار و ئێمە لەو حاڵەتانە دەتوانین هەڵدەستین بە ئەنجامدانی لومینیر بۆ ئەو چارەخوازانە کە بتوانن سودمەند بن لە کردنی هۆڵی ئیسماعیل بەڵام بەبێ ڕنین یاخود بەبێ دەستکاریکردنی ددانەکانی خۆیان. ئێمە لەو حاڵەتەیە بەڕاستی هەوڵی جدی خۆمان دەدەین کە بە هیچ شێوەیەک دەستکاری ددانەکان نەکرێت یاخود کەمترین ڕێین دەستکاری ددانەکان بکرێت ئەگەر نا چارەسەرەکە ڕەت بکرێتەوە باشترە لەوەی کە هۆڵی ئەنجام بدرێت. باشە دکتۆر دروستکردنی ئەم ددانانە لە چ تاقیگەیەک ئەنجام بدرێت زۆر جار دەوترێت
کە ددانەکان لە دروستکردنیاندا دەنێڕێنە دەرەوە من دەمەوێت ئەمە بزانم ئەو حاڵەتانە کامانن گردنێڕێنە دەرەوە کام حاڵەتانن و دیارترین تاقیگەکانیش کە زۆر متمانە پێکراون لە کوردستاندا کامانن. ئێمە بەڕاستی لە کوردستان ئێستا کۆمەڵێک تەکنۆلۆژیایکی باش بەردەستە لە تاقیگەکان کۆمەڵێک تەکنیشنی باش کار دەکەن ئەو ئەدیزانێ بەڕاستی ئێستا لەو تاقیگانە لە هەندێک تاقیگە هەیە بەردەستە بەڵاستی لە سەر ئاستی جیهان ینی لەسەر ئاستێکی جیهانیە بەڕاستی پزیشکی دیدانی ئەوەندەی کە ئیش لەسەر دەم و ددانی نەخۆشەکە دەکا هەڵدەستی بە ئامادەکردنی دەم و ددانی نەخۆش بۆ کردنی هۆڵسمایل لە دواییدا هەڵدەستێت بە گرتنی ئامارەکان بۆ ددانەکان هەڵبژاردننی ڕەنگ هەڵبژاردننی درێژی گونجاندنی ئەو ددانانە لەگەڵ فەیسی نەخۆشەکە هەڵبژاردننی ستایلەکە و هەروەها ڕەنگ بەپێی ئەو فۆرم و ستاندەرانی کە باسمان کرد لە دواییدا قاڵ بە شێوازی قاڵب کە ئێمە کە بە شێوەیەکی زۆر ئێستا پزیشکەکان پشت دەبەستن بە قاڵبی دیژیتەڵی لە ڕێگەی سکانەرەوە کە بۆ تاقیگە دەنێردێت یاخود بە قاڵبی دەستی بەڕێی کۆنڤێشنەڵەوەی کە پێشتر دەگیرە بە ڕێگەی هەویر بۆ تاقیگە دەنێردێت لەوێ ڕابەڕاستی ئیشە گرنگەکە دەست پێ دەکات ئەو تاقیگەیە بتوانێت ئەو هەڵبژاردنانەی کە دکتۆر هەڵی بژاردووە ئەو ڕەنگەی کە دکتۆر هەڵی بژاردووە ئەو قەبارەی کە دکتۆر هەڵی بژاردووە لەگەڵ نەخۆشەکەیە بتوانێت ئەو تاقیگەیە ئەو ئیشە گونجاوە بۆ ئەو نەخۆشە دەربهێنرێت بۆ نمونە مەسەلەن ئێمە یەکێ لەو تاقیگە باشانەی کە ئێستا ئێمە لە کوردستانە هەمانە تاقیگەی باشە کە هەڵدەستێت بە ینی ئەو ئامێرانەی کە ئێستا بەردەستە ئامێری جیهانین تاکو بتوانێت ئیشێک لە ستاندەردێکی جیهانی بۆ تارەخوازەکان دروست بکەن. باشە کاتێکی کەمم لە بەردەستا ماوە دەمەوێت پرسیارەکانم چڕ بکەم و وەڵامی کورتیش لە جەنابە وەربگرمەوە. دکتۆر دەمەوێت باز لە جۆرە جیاوازەکانی هۆڵسمایل بکەین بە چەند جۆر ئەنجامەدرێ؟ بەڵێ زۆر جار هەیە هۆڵسمایل ئێمە تەنها بەکردنی ڤنیر ئەنجامی دەدەین کەویش هەروەکو باسمان کرد توێژاڵێکی تەنکە 0.3 بۆ 0.5 لە ڕووی پێشەوەی ددانەکان لا دەبرێت ئەوە پێی دەگوترێت ڤنیر. هۆڵسمایل هەیە بەکردنی لومینیر دەکرێت کە ئەویش بەبێ دەستکاریکردنی ددانەکان تەنها بەکردنی بە شوشتنی ئەنجامدانی سکێڵینگ و پۆڵشینگ شوشتنی ددانەکان و دانانی ئەو تەبەقە زۆر تەنکە لەسەر ددانەکان دادەنرێت ئەو پێی دەوترێت لومینیر. و هەروەها هۆڵسمایل لە کاتی تێکچوونی ددانەکان بەهۆی بوونی کلۆری یاخود بەهۆی خراپی تەندروستی پووک یاخود بەهۆی بوونی چارەسەری ڕجی ددان لە ددانەکە کە دەبێتە هۆی تێکچوونی ڕەنگەکەی ئێمە لەو حاڵەتانە هەڵدەستین بە دروستکردنی کراون کە ئەویش ددانەکە بە هەموو چواردەوریەوە بە نزیکەی نیو ملیم بۆ ملیمێک لە سەروی ددانەکان 2 ملیم وەردەگیرێت ددانەکان بچووک دەکرێتەوە ئەو کیفەی لەسەر دادەنرێت. باشە دکتۆر باسمان لە کیف بۆ بکە کە ئێستا خۆش ئاماژەیەکی کورتە پێکرد ئەو کیفانە زۆر جار دەوترێت کە ئەمە هۆڵسمایل نییە تەنها دانێکگەر گرفتێکی هەبێت دەستکارێکی بچووکی بۆ دەکرێت ئەمەوێ بزانم یاخود زانیاری زیاترمان لەسەر کیفەکان پێ بڵیت. کیف هۆڵسمایلە ینی بۆ هیچ کەسێک نییە کە بڵێ کیف هۆڵسمایل نییە ئەگەر بە مادەی ئیماکس دروست بکرێت. ئێمە کیفمان هەیە بە مادەی سیرامیک دروست دەکرێت ئێمە پێ دەڵێن مێتەڵ فرێم پۆرسلین یاخود بە مادەی زرگۆنیا دروست دەکرێت
یاخود بە مادەی ئیماکس درست کرد. مادەی ئیماکس بە هۆڵیود هەژمار دەکرێت هەرچەند ئەگەر کیفیش بێت، بەڵام ئەوە پزیشکەکە بە چارەسەرێکی گونجاوی دادنێت بۆ ئەو ددانەی کە ڕەنگی تێکچووە یاخود هەز دەکات بێهێزە ناتوانێت پەلکەکە ڕابگرێت، بۆی هەڵدەستێ بە ئەنجامدانی کڕاوم بووی. باشە دکتۆر، کاریگەریەکانی دواتری هۆڵیوود سمایل و دەستکاریکردنی دەدان بە جۆرە جیاوازیەکانەوە چی دەبێت؟ هیچ کاریگەریەکی ئەوتۆی نابێت کواڵەتی ئەو مادانی کە بەکاردێنرێت یاخود ئەو پزیشکە پسپۆڕانە تا چەند کارەکانیان هۆکارە بێت بۆ سەرکەوتنی ئەو هۆڵیوود سمایلە خودۆکاری کە بۆ کەسەکان ئەنجامی دەدەن. هیچ بابەتێکی هەوکردن و خوران و داڕزانی ئەو کیفانی کە بەکاردێنرێت لە داهاتوودا هەیە؟ ئێمە بەڕاستیەکەی هۆڵی سمایل چارەسەرێکی پزیشکیە پێشەوەی جوانکاری بێت. کۆمەڵێک چارەخوازێ پێویستی بەو چارەسەریەیە بەهۆی داڕمانی بەشی پێشەوەی ددان ئەمینە یاخود بەهۆی زۆر بڕۆکسیزم، ئێمە بڕۆکسیزمی پێ دەڵێن یاخود ئەتریژن کە ڕووی پێشەوەی مینایەکان دەڕۆن بەهۆی هۆکاری کیمیاوی یاخود هۆکارێک کە میکانیکی بێ وەکو بەکارهێنانی فڵچەی ددان پاکردنەوە. ئەوە چارەسەریە پێش ئەوەی جوانکاری بێت. بێگومان ئەو ئامێرانەی کە ئێستا لە کردنی هۆڵی سمایل بەکاردێت دەبێ ئامێری پێشکەوتوو بێ. بەڕاستی تەنها بە ئەنجامدانی بۆ نمونە تەنها بە ئەنجامدانی چاو ئێمە ناتوانین کۆنتترۆڵێکی تەواوی ڕووی پێشەوەی ددانەکان بکەین کە ئیشێکی گونجاو و ڕێک بۆ ددانەکان ئەنجام بدرێت. بۆ ئێمە پێویستمان بە ئۆپتیک بە ڤژنێکی باش هەیە کە ئەویش لە ڕێگەی بەکارهێنانی مایکرۆسکۆپەوە کە دەتوانێت 20 هێندە ددانەکە گەورە بکات کە کۆمەڵێک وردکاری زۆر گرنگ لەسەر ددانەکان شان دەدات. ئەوە بۆ دقیقی ئیشەکە زۆر گرینگە و لەگەڵ هەروەها ئەزمموی پزیشکەکە بەڕاستی زۆر گرینگە بۆ کە ئەنجامدانی هۆڵی سمایل و هەروەها ئەو تاقیگەی کە کاری لەسەر دەکات ئەویش زۆر بەڕاستی ئەو ماوادانەی کە بەکاری دێنێت ئەو تەکنیشیانەی کە ئیشی لەسەر دەکات و هەروەها ئەو ئامێرەی کە قاڵبی پێدەگیرێتەوە بێگومان ئەو دیجیتەڵ سکانینگە بۆ کردنی هۆڵی سمایل زۆر دقیقترە، زۆر ڕێکترە. ئەوانە هەمووی کاریگەری خۆیان دەبێت لەسەر ئەکواڵەتی ئیشەکە. لە دواییدا دێنە سەر چارەخوازەکە کە پێویستە چارەخوازەکە پابند بێ بۆ ڕێنمانەی پزیشک کە بتوانێت فلۆسینگەکی باش داواکان بتوانی بەکاربهێنێت، هەروەها بە شێوازێکی تەندروست و پزیشکانە کە ڕۆژانە ددانەکانی خۆی بشوات و هەروەها بەکارهێنانی دەمشۆرەکان. باشە دکتۆر، سەبارەت بە جۆرە جیاوازەکانی ڕێکردنەوەی ددان ڕەنگە کەسانێکە بن کە هۆڵیوود سمایلیان نەوێت بەس دانەکانیان گرفتی هەبێت لەوەی کە خواریەک هەیە. شێوازەکانی یاخود جۆرە جیاوازەکانی ڕێکردنەوەی ددان ئەوەی پزیشکانی پسپۆڕ کامانن کە بەکاری هێنن. ڕێکردنەوەی ددان بە دەڵێن کە ئەویش لە ڕێگەی دانانی بڕاکێت و هەروەها تێل کە پزیشک بە شێوازێک دایدنێت کە بۆ ماوەیەک بتوانێت ئەو ددانانە ڕێگ بکاتەوە. ئەوە تاکە چارەسەرە بۆ ڕێککردنەوەی ددانەکان. باشە دکتۆر، ئەو کەسانی کە پێشتریش پرسیاری کاوشام لێ کردی، ئەو کەسانی کە گرفتی مەڵاشویان هەیە، مەڵاشویان بچووکە، چارەسەریەکە یاخود ئەو جوانکاری کە بۆیان دەکرێت دەچێتە ئەو قۆناغی کە نەشتەرگەریان بۆ بکرێت؟ مەڵاشویان بچووکە و گرفتێک لە ددانەکانیشانە هەبێت. بەڵێ ئەوەی کە مەڵاشویان قوڵە، بەڵێ ئەوە بەربەی کات بە ئەنجام بەهۆی پانکرد کە دکتۆری ڕاستکردنەوەی ددان دەتوانێت بەکارهێنانی تێل ئەو مەڵاشووی قوڵی مەڵاشوە کەم بکاتەوە. زۆر جاریشەیە پێویستی بە چارەسەری نەشتەرگەری هەیە، بە نەشتەرگەری چارەسەر بکرێت تاکو بە تەواوی بنبڕ بکرێت. ئەو
بەڵێ دکتۆر سپاس بۆی کام بەیانە میوانی ئەم تۆری بانگ باش کوردستان بووی ماندوونەبی سپاس بۆ زانیاریانی کە بێم و بەبینەرانی MRC دا. سپاس بۆ دکتۆر دانا بەرزنجی پزیشکی جوانکاری ددان.